هەمیشە چەسپاوی و ڕاگیراویەکەی بۆتە هەوێنی ورە و وزە بۆ ئێمە. داوا دەکەم مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی بفەرموێ بۆ پێشکەشکردنی دواپەیامی خۆی سەبارەت بە هەڵبژاردن و سەرخستنی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی. کۆڵ نادەین و بەردەوامین، کۆڵ نادەین و بەردەوامین. کۆڵ نادەین و بەردەوامین، کۆڵ نادەین و بەردەوامین. السلام عليكم ورحمة الله وبركاته. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. جەماوەری بەڕێز و خۆشەویستی شاری دێرین و ئیسلام پەروەری هەولێر و دەوروبەری، پاشان جەماوەری هەموو هەرێمی کوردستان، لە خوای پەروەردگار داواکارم هەموو لایەکمان بەهۆی بەندایەتی ڕاست و دروست بۆ خۆیەوە، بەهۆی پابەندی ڕێکوپێک بە شەریعەتەکەیەوە، بەهۆی شوێن پێهەڵگرتنی پێغەمبەرەکەیەوە صلی الله عليه وسلم، هەم لە دنیادا هەم لە دوا ڕۆژدا سەربەرز و سەرفراز بکە. خەڵکی هەرێمی کوردستان، یەکێک لە ڕاستیەکانی شەریعەت ئەوەیە کە دەسەڵات هی خەڵکە، خەڵک سەرچاوەی دەسەڵاتە. هەموو خیتابەکانی خوا بۆ ئەهلی ئیسلام بەگشتین: یا ئەیوهە الەذینە ئامەنوا، یا ئەیوهە الناس، یا بەنی ئادەم، کەواتە خەڵک مرۆڤەکان بە کۆمەڵ سەرچاوەی دەسەڵاتن، سەرچاوەی ئەو بەرپرسیارەتیانن کە وەکو ئەمانەت دەبێ بە خەڵکی شایستەیان بسپێرن. ئەمڕۆ کە لە ئێمە ئامادەسازی دەکەین بۆ 39 لە 30 ئەیلول، ئەوە خەڵک و جەماوەرن هەڵدەستن بە شایەدیدان بۆ کەسانێک کە بە شایستەیان دەزانن ئەو ئەمانەتی بەرپرسیارەتیان پێ بسپێرن. دەبێ هەمومان زۆر چاک چاوەڕکەینەوە، شایەدیەکی بەحەق بدەین، شایەدی بۆ کەسانێکی شایستە بدەین، بیان نێرین بۆ پەرلەمانی کوردستان کە پەرلەمان دەسەڵاتی یاسادانان یەکەمین دەسەڵات و گەورەترین دەسەڵاتە. دوای دەسەڵاتی جێبەجێکردنیش هەر ئەو دەسەڵاتی یاسادانانە دیاری دەکا و هەڵی دەبژێرێت، لەوێوە پەیدا دەبێت. بۆیە من وەکو برایەکی دڵسۆزی هەموو لایەک ڕوو لە هەموو خەڵکی هەرێمی کوردستان دەکەم بە هەموو چین و توێژەکانەوە، وەکو دواپەیامی خۆمان پێتان دەڵێم کە ئەم مەسەلەی دەنگدان و دیاریکردن و هەڵبژاردنی نوێنەرانە ئەرکێکی شەرعی گەورەیە. دوایی دەچینەوە بۆ خزمەت خوا کە چه جۆرە شایدیەکماندا و شایدیمان بۆ کێدا و کێمان سەرخست و کوێمان کردە نوێنەری خۆمان کە بۆ 4 ساڵی ئایندە سەرپەرشتیمان بکەن، یاسامان بۆ دابنێن، چاودێری حکوومەتمان بۆ بکەن، بەڵکو حکوومەتمان بۆ تەشکیلکەن. ئێمە هەمومان بەرپرسیارین سەبارەت بەم واقیعەی کە تێیداین. ئەم واقیعە کە مەگەر جگە لە کەمینەیەکی بەهرەمەند لە پارەی حرام و گەندەڵی
ئەگەرنا هەمومان لێی ناڕازین، هەمومان لێی نیگەرانین. بەڵام دەبێ بزانین کە ئەم واقیعە بەرهەم و زادەی دەنگ و هەڵوێستی ئێمەیە لە ڕابردوودا. ئەگەر دەمانەوێت ئەم واقیعە بگۆڕێ دەبێ ئێمە دەنگ و هەڵوێستەکەمان بگۆڕین، ئێمە بڕیارەکەمان بگۆڕین. ئومێدم وایە کە چیدی ئێمە لەم هەرێمی کوردستانە پەنجەی پەشیمانی نەگەزین، چیدی کە گلەیی نەکەین کە گلەیەکان هەر خۆمان دەگرنەوە. ئەوە خەڵک و جەماوەرە، چ لە ڕووی شەرعیەوە و چ لە ڕووی یاساییەوە ئێستا کە بۆتە شتێکی باو لە هەموو دنیادا خەڵک و جەماوەرن کە بەرپرسانی خۆیان هەڵدەبژێرن و دیاری دەکەن. ئەمما لە ڕووی شەرعیەوە و ئەمڕهم شوورا بەینەهم، کاروباری ئەهلی ئیسلام دەبێ بەڕاوێژ بێ لە بینی خۆیاندا. لە ئیسلامدا حکمی بنەماڵەیی، حکمی میراتی، حکمی تاچی، حکمی خۆسەپاندن، ئۆتۆکراسی هەمووی مەرفوزە. تەنیا یەک جۆرە حکمڕانی لە ئیسلامدا ڕەوایەتی هەیە، ئەوەی ژەوەی کە هەڵقوڵاوی ئیرادەی ئازادانەی خەڵک بێت. مادام ئەو دەرفەتە ئێستا هاتۆتە پێش، هەرچەندە بەداخەوە خڵتەی زۆری پێوەیە لە ئەنجامی ئەوەدا کە تەزویر و فرت و فێڵ دەکرێت لە هەڵبژارنەکاندا، لە ئەنجامی ئەوەدا کە ناڕێکی زۆر دەکرێت، بەڵام هەرچۆن بێت ئێستا تۆپ لە ساحەی خەڵک و جەماوەردایە. ئێستا خەڵک و جەماوەرن کە دەتوانن بڕیاری خۆیان بدەن. ئومێدم وایە کە وەکو چۆن خوا سبحانە وتعالى فەرمانی کردو بە عەدل لە چەندان ئایەتدا: إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وأمرت لأعدل بينكم وإذا قلتم فاعدلوا. وبيغمبر عليه الصلاة والسلام دفرمي بالعدل قامت السماوات والأرض، بدادگەری ئاسمانەکان و زەوی ڕاوەستاون. وخوا سبحانه وتعالى دفرمي والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان. ئەم گەردونە بە میزان ڕاوەستاوە بە عەدل. ئومێدم وایە ئێمەش لەم هەرێمی کوردستانەدا هیمەتی خۆمان بخەینە گەڕ، ئیرادەی خۆمان بخەینە کار بۆ چەسپاندنی عەدل. لە هەر شوێنێک عەدل چەسپا زوڵم نامێنێ، لە هەر شوێنێک زوڵم هەبوو عەدل باری کردووە. دڵسۆزانە بە هەموو خەڵکی هەرێمی کوردستان دەڵێین، خوای پەروەردگار هەواڵی پێداوین، خەبەری پێداوین. ومن أصدق من الله قيلا، خوا دەفەرمێت وتلك القرى أهلكناهم لما ظلموا وجعلنا لمهلكهم موعدا. باسی بەسەرهاتی ئەو گەل و نەتەوانە دەکا کە فەوتاون لە پێش ئیسلامدا، دوای خوا دەفەرمێ ئەو ئاوەدانیانەمان فەوتاند، ئەو وڵاتانەمان لە بین بردن دوای ئەوەی زۆڵمیان کرد و بۆ فەوتانیشیان کاتێکمان دیاری کردبوو. ئەگەر دەمانەوێت هەرێمەمە سەلامەت بێ، ئەگەر دەمانەوێت سەری بە فەتارەت نەچێ، با زوڵم ڕشە کێشکەین، زوڵم با عەدل بچەسپێنین. عەدل یعنی چی؟ عەدل یعنی مرۆڤەکان هەمویان وەکو مرۆڤ مامەڵەیان لەگەڵدا بکرێت، یعنی مرۆڤ بوون و هاوڵاتی بوون پێوەربێ. عەدل یعنی هیچ کەس ماف بە خۆی بە دەوروبەری خۆی بە نزیکانی خۆی نەدا کە لە خەڵکی دیکە زیاتر بەشی بە خێروبێری ئەم وڵاتەوە هەیە. عەدل یعنی مرۆڤەکان وەکو چۆن هەمویان بەندەی خوان پێکەوەش تەبابن، کەس چاوی لە زوڵم نەوێ لەوی دیکە. بەو عەدلە وڵات بەڕێوە دەچێت، بەو عەدلە وڵات ڕۆشن دەبێتەوە. پێغەمبەر عليه الصلاة والسلام دەفەرمێ اتقوا الظلم فإن الظلم ظلمات يوم القيامة. خۆتان لە زوڵم بپارێزن، زوڵم تاریکاییە بۆ ڕۆژی دوایی، والله لە دنیاشدا تاریکاییە. تەماشا ناکەن زۆر جار خەڵک و جەماوەر کونی لە دڵی نامێنێ، تەماشا ناکەن زۆر جار تووشی
دڵڕاوکە و دڵ ناڕەحەتی و دەستی لەسەر دڵیەتی لە ئەنجامی پەرستاندنی زوڵمدا کەواتە با هەوڵ دەین دادگەری بچەسپێنین ئەو دادگەریەی کە خوا فەرمانی پێ دەکا ئەو دادگەریەی کە خوا هەموو پێغەمبەرانی ناردووە بۆ چەسپاندنی لقد أرسلنا رسولنا بالبينات وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط خوا سبحانه وتعالى همو پیغمبرانی خوی لآدم و تا خاتم صلاة و سلامی خویان لسر بێ بۆ چەسپاندنی دادگەری ناردوون بۆ پەیوەندی نێوان خۆیان دەبێ بە دادگەرانە پێکەوە مامەڵە بکەن و هەروەکو چۆن بۆ چەسپاندنی تەوحید و تەنیا خواپەرستی ناردوون وەکو مامەڵەیان لەگەڵ خوادا دەبێت تەنیا بەندەی خوا بن بەڵام پێکەوە شتەبا و برابن مەبەستمان لە زوڵم چییە بەڕێزان زوڵم چ زوڵمی نەتەوەیی چ زوڵمی سیاسی ئابووری کۆمەڵایەتی زوڵم بە هەموو شێوەکانیەوە لە ئیسلامدا مەرفوزە شەریعەتی خوا ڕێگە دەدا خەڵک کافر بێ فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر چونکە بە کوفر و ئیمان خەڵک تاقی دەکرێتەوە بەڵام شەریعەتی خوا ڕێنادا کەس زوڵم بکە چونکە بە زوڵم وڵات تێک دەچێ وڵات کاول دەبێ بەڵام بە کوفر ئیمان خەڵک پێکەوە دەژیان بەڵام بە زوڵم و ستەم و جەور خەڵک پێکەوە ناژیە وڵات تێک دەچێ ئێمە تووشی ستەمی نەتەوایەتین کە ستەمێکی مێژووی لە مێژینە لە میلەتی کوڕ دەکرێت نیشتیمانەکەی دابەش کراوەتە 4 پارچە کورد لە وڵاتی خۆیدا خاوەنی سیادە و خاوەنی ئیرادە و ئیدارەی خۆی نییە ئەو زوڵمی نەتەوایەتی دەبێت لابچێ پێغەمبەران کە هاتوون عەدل بچەسپێنن یعنی دەبێت زوڵم لابچێ پێش هەموو شتێ زوڵمی نەتەوایەتی دوای زوڵمی سیاسی دەزانن لە قورئاندا خوا چەند زەمی فرعەونی کردووە زەمی فرعەونی کردووە چونکە فرعەون بەرجەستەکەری زوڵمی سیاسیە فرعەون ڕەمزی ئیستیبداد و خۆسەپاندن و چەوسانەوەیە کەچی لە خەڵک دەکرد إن فرعون علا في الأرض وجعل أهلها شيعا يستضعف طائفة منهم يذبح أبناءهم ويستحيي نساءهم إنه كان من المفسدين فرعون خوي برز كربو بسر خلق دا خوي بسر دا فرز كربون خلق كي بش كربو نيرينكاني سرد برين مينكاني دهيش نوا خواد فرمي براسي فرعون لتيك دران بو كواتا همو جوركاني خوصة باندن لروي سياسية همو جوركاني بجانهشتني كرسي ودا صلاة بهر شويق لشيوكان بوا أولا ساكرنوي فرعون خوال القرآن دا مدحي آفرتك من بودكا شاجنيك شاجني سبع لبروك بقومكي خوي قتوا ما كنت قاطعة أمرا حتى تشهدون من هيج بريارك نادم تاكو إيوا لقلم دا نبن بيكوا بريار بدين خواه مدحي أو شاجنة دكا بلام زمي فرعون دكا ظلم شو ظلمي آبوري بيت آية ظلمي آبوري لملاطي خومان دا زور بزاقي نابينين من نازانم ئەوانەی کە بوونەتە ملیار لێر چۆن شەو خەویان لێ دەکەوێت لە کاتێکدا دەزانن چەندان کەس لەم شاری هەولێرە لە دهۆک لە سلێمانی لە زاخۆ لە گەرمیان لە کوێستان چەندان خەڵک لە خانی و بەکرێدایە کرێ خانوەکەشی پێ نادرێ کاتی نەتان بیست کاتی قەیرانە ئابووریەکە دەستی پێکرد چۆن ئافرەت بۆ شیری منداڵەکەی بۆ پێداویستێ سەرەتایەکانی ژیانیان چۆن ئاهوو ناڵەیان بوو ئەو خەڵکە کە بۆتە ملیار لێر لەسەر حیسابی ڕەشوڕوودکردنی ئەو زۆرینەیە چۆن ئەوانە خەویان پێ دەکەوێ ئەگەر ویژدانیان هەبێت ئەگەر ئیمانیشیان نەبێت دەبێت زوڵمی ئابووری نەمێنێ لە وڵاتەدا دەبێت چینایەتی قڕی نەمێنێ چ زوڵمی کۆمەڵایەتی کە ئەوەی هەر لە ڕێوە کەسێک خۆی و نزیکانی خۆی و خزمانی خۆی و حیزبەکەی خۆی پێی وابێکە لە خەڵکی دیکە مافیان زیاترە و زوڵمی کۆمەڵایەتیە لا أصل ده هموكو يشين يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء إما همومان ليك دايكو بابو هاتوين همومان بندي يك پروردگارين نابي هر لري وهندي خو بسر هندي كان دا
پێیان خوان پێ لەوان باشتر بێ و خەڵک بە چاوی کەم تەماشاکەنەوە زوڵمی کۆمەڵایەتیە. و من لێرەوەش دەڵێم ئێمە کاتێک دەتوانین بڵێین میلەتێکی ڕەشیدین، کاتێک دەتوانین بڵێین کۆمەلگایەکی تەندروستین و کاتێک قەوارەیەکی سیاسی مەحکەممان دەبێت کە هەموو ئەو پێکهاتانەی لەسەر ئەم نیشتیمانن مافی یەکسانیان هەبێت، ڕێز و حورمەتیان پارێزراو بێت بە تورکمانەوە کە تورکمانەکان خەڵکێکی ڕەسەن و ئەسیل و ڕیشەداری ئەم وڵاتن بە مەسیحیەکانەوە بە یەزیدیەکانەوە بە هەموو ئەو کەمایەتیانەی دیکەوە کە لەگەڵمان لەم وڵاتەدان نابێ بە هیچ جۆرێک هیچ جۆرەستەمێکیان لێ بکرێت، مڵک و ماڵیان زەوت بکرێت، فشاریان بۆ بهێندرێت، زەختیان لێ بکرێت، زەختی سیاسی، زەختی ئابووری. ئەگەر بمانەوێت ئەم وڵاتەمان وڵاتێکی تۆکمەتوند و تۆڵ بێ دەبێ هەموو پێکاتەکانی ڕێز و حورمەت و ماف و ئازادەکانیان پارێزراو بن. بەڕێزان ئێمە لە کۆمەڵی ئیسلامیدا دەمانەوێت چ لەم وڵاتە بکەین؟ دەمانەوێت ئەم وڵاتە هەموو جۆرەکانی زوڵمی تێدا ڕیشەشێش بکرێن. وەڵڵا زوڵم لە زەرەری هەموو کەسە پێش هەموو کەس زاڵمەکان. زوڵم بۆ دنیا عیبداریە، بۆ قیامەتێ شەرمەزاری گوناهباریە. زوڵم وە نەبێ هەر بۆ مەزلومەکە خراپێ، بۆ زاڵمەکەش خراپە. بۆ ئێمە هەوڵ دەدەین هەرچی زۆری زوڵمە نەمێنێت ڕیشەکێش بکرێت، چ لەسەر ئاسی نەتەوە، چ لەسەر ئاسی نیشتیمان، چ لە ڕووی سیاسی، چ لە ڕووی ئابووری، چ لە ڕووی کۆمەڵایەتی. و دەمانەوێت عەدالەت بچەسپێ، دادگەری لە مەسلەحەتی هەموو لایەکە، دادگەری هەموو لایەک لێی بەهرەمەندین وەکو چۆن هەمومان لە زوڵم زەرەرمەندین. پاشان ئێمە دەمانەوێت ئەم وڵاتە بەدەستی خۆمان وڵاتی خۆمان بەڕێوە بەرین، بەرهەمی خۆمانمان هەبێت. بۆیە دەبێت لایەکی جددی بکەینەوە بەلای کشت و کاڵدا، بەرهەمی خۆماڵیمان هەبێت بەلای پیشەسازیدا، کە دیارە ئەوەشمان کاتێک بۆ دەکرێت پێشتر لامان کردێتەوە بەلای پەروەردە و فێرکردندا. مرۆڤی تەندروست تاچی تەندروست و سالم کۆمەلگای سالم و تەندروستی لێ پێک دێت. ئێمە ئاوا بیر دەکەینەوە. برایە کە تازە لە هۆڵنداوە هاتۆتەوە هەواڵی پێدام گوتی لەو ڕۆژانی ڕابردوودا لە وڵاتی هۆڵندا منداڵانی باخچەی ساوایانیان بردووە بۆ ئەوە کە ئەو پارە و سەروەت و سامانەی دەوڵەت کە بۆی هەڵگرتوون پێشانیان بدەن. هەموو تەلەڤیزیۆنەکانی ئێوە باسییان کردو. دوایی گوتی دەوڵەت ڕایگەیاندوە کە ئێمە بۆ هەتا 50 ساڵی دی ئەیوە چەی نوێ هەتا 50 ساڵی دی ئەگەر بێت و ئەم وڵاتە هیچ بەرهەمێکی نەبێ ئێمە بای ئەوەندە دەسمایە و سەرمایەمان بۆ داناون کە پێی بەڕێوە بچن. بای 50 ساڵی دی دەبێ ئێمە چەندمان دانابێ. یان ئێمە لەبەر ملیار لێرەکان هەموو شتێک بە دەردی کابرا دەڵێ فوی لێکە هەموو شتێک گەشتی لێ دراوە. ئەوە وڵات بەڕێوەبردنە. ئێمە دەمانەوێت وڵات بە شێوەیەکی ڕێک و پێک بە حوکمی ڕەشید بەڕێوە بچێ. دەمانەوێت دامەزراوەکان هەبن، میزاجی شەخص و حیزب و بنەماڵە حاکم نەبێ، دامەزراوەکان هەبن. دەمانەوێت ئاسا سەروەربێ، مرۆڤ بوون و هاوڵاتی بوون پێوەربێ. دەمانەوێت کە خۆمان خاوەنی ژێرخانی ئابووری خۆمان بین، خاوەنی دەست و بازووی خۆمان بین. چی دیکە هەرێمی کوردستان نەکرێتە بازاری ساختکردنەوەی کاڵای دەوڵەتانی دەوروبەر. چی دیکە خەڵکەکەمان فێری تەمبەڵی نەبێ، خۆمان بژێنین، بەرهەمی خۆماڵیمان هەبێ کە بە تاکید ئەوە لە ڕووی تەندروستیەوە باشترە. چەند نەخۆشی چەند جۆر سەرەتان بڵاو بوونەتەوە بەهۆی دەرمانی یەکسپایر، خواردنی یەکسپایر کە بازرگانە بێویژدانە ملیاردێرەکان دەیهێنن بە نرخی هەرزان بە قورگ و گەروی خەڵکی ئەم وڵاتەیدا دەکەن و تووشی سەرەتان و سەدان نەخۆشی دەبن. ئەگە بەرهەمی خۆماڵیمان هەبێ ئەوان هەمووی کۆتایی پێدێ. ئەم هەموو بودجە زەبەلاحی کە ساڵانی ڕابردوو هاتۆتە دەستمان بۆچی ئەوەی پێ نەکراوە؟ لە دەستی ئەمیندا نەبووە. دەبێ هەوڵ دەین دەستی ئەمین پەیداکەین. ئەم وڵاتە خۆ قەحت و ڕیجالی نییە کەسی تێدا نەما بێت جگە لە کەسانێک کە تەنیا بیر لە خۆیان و لە دەوروبەر و خزم و حزبیان دەکەنەوە. لە کۆتاییدا من دەڵێم بەیانی دیارە
دەنگدانی تایبەتە هێزە تایبەتەکان پێشمەرگە فیداکار و دڵسۆزەکانمان هەروەها برایانی پۆلیس بە هەموو جۆرەکانیانەوە هەروەها ئاسایش و هێزەکانی دی لێرەوە ڕوویان تێدەکەم دەڵێم ئێوە چاکەتان لە چاوی هەموو خەڵکی هەرێمی کوردستاندا هەیە بە تایبەت هێزی پێشمەرگە هەروەها ئاسایشش لە پاراستنی نێوخۆدا و هەروەها برا پۆلیسەکانیش ئێوەن کە ئەمنیەت و ئاسایش و سەلامەتی ئەم وڵاتەتان بە ئەستۆ گرتووە و بەڕاستی حەقیشتان لەسەر هەموو لایەک هەیە بەڵام وەکو چۆن بە تفەنگەکانتان هێمنی و ئاسایشی ئەم وڵاتەتان پاراست بەدەنگەکانیشتان ئایندە و چارەنووسی ئەم وڵاتە بپارێزن با چی دیکە لەسەر زوڵم نەڕوە با چی دیکە چینایەتی و قڕی و پڕی نەبێ با چی دیکە خۆسەپاندن نەبێ ئەگەر نا سەرمان بە فەتارەت دەچێت برایانی پێشمەرگە و پۆلیس و ئاسایش ئێوە کوڕ و برایی هەموو لایەکمانن هی هەموو لایەکمانن با هیچ کەس هەڵتان نەخەڵەتێنێ بەوە هەم نەتان ترسێنێ لە ڕووی شەرعی و لە ڕووی یاساییەوە حەقی خۆتانە دەنگ بەچێ دەدەن بیدەن و هەر حیزبێک هەر کەسێک چاوتان لێ سوورکاتەوە بزانن کە ناشەرعی و نایاساییتان لەگەڵ دەکا و زوڵمتان لێ دەکا ئێوە بەریگریتان کردووە لە هێمن و ئاسایشی ئەم وڵاتە بەرگریتان پێ لە دەنجی خۆتان ناکرێ ئێوە ئەم هەرێمەتان پاراست بەرگریتان پێ لە کەرامەت و ئیرادەی خۆتان ناکرێت کە دەنجێک نەدەن قەنەعەتتان پێ نەبێ و هیوادارم لە ڕۆژی 30 ئەیلولیشدا بە جۆش و خۆشێکی باشەوە هیچ کەس دەنجی خۆی بەکەم نەزانێت لە هەموو گۆشە و کەنارەکانی هەرێمی کوردستان لە هەموو دیەکان لە هەموو شارەکان هەموو وەرنە سەر سندوقەکانی دەنگدان هەر کەسە بە دەنگ بە کەسێکدا کە قەنەعەتی پێ هەیە با شایدیەکدا کە پێی دەچێتەوە خزمەت خوا بەڵام گرنگەوەی هەموو دەنگ بدەین هەموو بێنی لەو پرۆسەیەدا بەشدار بین بۆی فەراغ و بۆشایی بەجێ نەهێڵین تاکو بەناحەق ئەو فەراغ و بۆشاییە ئیستیغلال بکرێ و پڕ بکرێتەوە بەناحەق هیوادارم کە خەڵکی هەرێمی کوردستان لە ڕۆژی 30 ئەیلولدا شایەدیەکی بەحەق بدەن بە شێوەیەک دەنگدان ئەنجامدەن کە وەرچەرخان و گۆڕانکاریەکی باش لەم وڵاتە ئێمەدا بێتەکایەوە ئێمەش دیارە کۆمەڵ ئیسلامی بە پۆلێک کاندیدەوە کە دیارە زۆربەیان ئێستا لێرن لە خوشک و برایانمان ئەوانە کۆمەڵ ئیسلامی لە نێو خۆیدا هەڵی بژاردوون گوڵبژێری نێو سەرکردایەتی و قیادەی کۆمەڵی ئیسلامین و لە ڕاستیدا ئەمە قەناعەتمان وایە هەتا بەرپرسانی ئەمین و چاک پەروەردەکراو نەبن ئەم وڵاتە خۆشی لە خۆی نابینێ قەزیە هەرەوە نییە خەڵک قەڵەباڵغی زۆری بەدەورە بێت و بێبەی بۆ پەرلەمان قەزیە ئەوێ لەوێت چیت بۆ دەکا و چۆنت بۆ دەکا ئێمە ئومێدمان وایە ئەو کاندیدانەی ئێمە خوشک و برانەی ئێمەش پێیان سەربەرز بین و ئێوەش لیان ڕازی بن ئەگەر متمانیان پێ بدرێ و ئومێدمان وایە کە متمانە و باوەڕی ئێوە بیان گێنێتە پەرلەمان و پاشانیش ئەوانیش بە ئەرکی سەرشانی خۆیان هەڵسن هەروەکو چۆن هاوڵەکانی پێشویان چ لە پەرلەمان و چ لە پەرلەمانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی بەغدا و چ لە کایەکانی دیکە حکوومەت و لە ئەنجومەنی پارێزگاکان و حکوومەتە خۆجەیەکان پێیان سەربەرز بووین خەڵک شایدی بۆ داون ئومێدمان وایە کە ئەم خوشک و برایانەش بێگومان ئەگەر زیادە نەخەنە سەر ئەوەی پێشوەکانیان کورتی نەهێنن ئیدی ئێوە خۆتان و هیمەتتان کۆمەڵ ئیسلامی نەپارەی هەیە تەخشان و پەخشانی کە نە ئەگەر پارەشی هەبووە تەخشان و پەخشانی دەکە بۆی ڕەئی خەڵک بکڕێ کۆمەڵ ئیسلامی هەڵقوڵاوی ناوناخی جەماوەری خۆیەتی و دوای پەروەردگاریش ئومێدی بە خەڵک و بە هیمەت و لێبڕاوی و هاوکاری خەڵک و جەماوەری خۆی هەیە لێرەدا کۆتایی بە قسەکانم دێنم وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته